ئەوەش بگرە کاگەڵمەت ئەو گۆرانیەش پێشە شەوە کاکە کۆژینی دەلاک و ئەو میوانە خۆشەویستانە بە حاجی گیان جوانی ڕابگری ئەبێ بۆی بژی نابێ بۆی بمری گەرویستێت دڵی جوانی ڕابگری ئەبێ بۆی بژی نابێ بۆی بمری هەرە دووری لە یار دووری لە دوور خوایەگە لێ دوورم دووری لە باغی ژیان دووری لە گوڵی سوورم دووری لە یار دووری لە جوان خوایەگە لێ دوورم دووری لە باغی ژیان دووری لە گوڵی سوورم خۆشەوێ بۆ باوەڕ ناکەی کە تۆم خۆشەوێ شەو تا بەیانی دڵم ناسرەوێ چاوم چاوەڕێی دیداری تۆیە ئازاری دووری یەکجار بەسۆیە چاوم چاوەڕێی دیداری تۆیە ئازاری دووری یەکجار بەسۆیە هەی دووری لە یار دووری لە دوور خوایەگە لێ دوورم دووری لە باغی ژیان دووری لە گوڵی سوورم دووری لە یار دووری لە دوور خوایەگە لێ دوورم دووری لە باغی ژیان دووری لە گوڵی سوورم دوورم دڵم پێڕتاسە و حەز و خۆزگەیە فرمێسکی چاوم مەڵەی جۆگەیە دڵم پێڕتاسە و حەز و خۆزگەیە هەی دووری لە یار دووری لە جوان خوایەگە لێ دوورم دووری لە باغی ژیان دووری لە گوڵی سوورم دووری لە یار دووری لە دوور خوایەگە لێ دوورم دووری لە باغی ژیان دووری لە گوڵی سوورم
عشقو أوينم تولا خمو كاشكولي من فهم لكولا هاي دوري ليار دوري لدور